پێنجەم ڕۆژی ڕەمەزان. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. يا رب يا مگەشتونەتە پێنجەم شەوی مانگی پیرۆزی ڕەمەزان. ئەم شەو ڕۆژانەی ڕەمەزان بکەیتە هۆکاری خەبەربوونەوەمان، پێش ئەوەی بمرین خەبەرمان کەرەوە یا ڕەب، بە ئاگامان بێنەرەوە بە فەزڵی خۆت، پێش ئەوەی قیامەت بێ قامەتی ئیمانداریمان بەرز بێتەوە یا ڕەب. یا ڕەبی خوایە ڕێگەی دۆستەکانی خۆتمان پیشان بدا، نزیکترین ڕێگەی ناسینی خۆتمان پیشان بدا، نزیکترین عیبادەتێک کە زۆمان گەێنێ بە تۆ، نزیکترین شتێک کە مەحەبەتی تۆمان دەسەخات و ئەبینە مەحبوبانی تۆش یا ڕەب. ئازیزانی ببن بە خاک، خاکاوی بن، قوڕاوی بن، هەتا خاکی صفەت و بێنەفس و سادە بین، هەتا خاکی صفەت و بێنەفس و سادە بین، با خاکی و متواضع بین. يخرج الحي من الميت ويخرج الميت من الحي. حضرت إبراهيم لباوكيكي بتپرستوا ويا پێغەمبەرێکی أولو العزم بوو بە یەک ئومەت. مرۆڤ بە کوفر و تاوان ئەمرێت، بە ئیمان ڕائەپەڕێت، هەمیشە و دائیم بازاری دووڕوویی و درۆ و دەجالەکان لە برەودا بووە. گلەیی لە زەروف و زەمان و سەردەمی خۆت مەکە، هەمووی ئیمتیحانە و هەموو زروفێک ئیمتیحانی خۆی هەبووە. نە نەفسە زۆر بدوێنە، نە زۆر نزیکی نەفسە بکەوە، بیبەستەرەوە، دەرسی دابدە و دوای هەمووی دڵنیابووی لێی پەروەردەی بکە. هاوڕێی خو تەبعی خۆت مەبە، چکە قۆناغی مناڵی سەردەمی کاڵفامیە و پەروەردە و فێرکردنی پێویستە. شەیطان کۆشش و هەوڵی بریتیە لە کوشتنی تۆ، بە چەکی تەقوا، بە چەکی تەوحید، بە ترسی مراقەبە و وەڕع و خۆپارێزی لە نهێنی و ئاشکرایە، بە وەڕع و تەقوا لە تەنهاییە، بە ڕازگۆیی و پشت بەستن بەخوا، بەرەنگاری ئەم شەیطانە و ئەم نەفسی ئەممارە بیسوءە ببەرەوە. دڵی پاک و خاڵی لە هەموو شتێ ڕووی لە حەق تەعالایە. وابەستەی مەخلوقات مەبە و واز لە خالق بێنی پەنا بخوا. دنیا بۆ نەفسە، ئاخرەت بۆ دڵ. یا ربی بەتەوەکل بە تۆ نەبێت ئەم هەمووە دوژمنە توانای ڕاوەستانم ناهێڵێت، فریام کەوە یا رب. یا ربی دۆست و وەلیە نزیکەکانێ بکەرە خۆشەویست و وابەستەی دڵی منیش. دڵی هەموو ئازیزانەی ئێستا گویان لەم موناجاتەیە، دڵی من واتە هەمووتان خۆی گەورە، دڵمان بە ڕۆشنی قورئان ڕووناک بکەرەوە. مڵکایەتی و پێدانێت تۆ نەیدەی بە کەس نادرێت. حەمد بۆ تۆ، حەمد بۆ تۆ سەرقاڵی ناتەواویەکت نەکردوم لە تاعەت دوورم بخاتەوە. یا ربی بمکەرە گەشتیار و کشتیاری مێرگی نورینی قورئان. حەمد بۆ تۆ چاوی قودرەت و دەسەڵات بینی خۆتت پێداوم. دڵێک کە ئەتوانێ سەرسامی عەزەمەتێ بێت و سبحان الله بکە ئەوەت پێداوم. حەمد بۆ تۆ. تۆ بڵێ یا ربی بە حەقیقەت و ناوەڕۆک ڕۆژێ بێت نەفسم بگاتە شکری تۆ و شاهیدی حەق بدات، شاهیدی حەق بخەرە ناو دڵ و دەروونم، بمکەرە ڕێبواری شاهیدانی حەق یا رب. حەمد بۆ تۆ هەرگیز کۆڵەکەی نیعمەتەکانە نەپساوە و نەکەوتووە، لە کوێی ئیحسان و بەخشایشتەکانتەوە دەست بە حەمد و ستایش بکەم یا رب. عفو مەکەی یا رب، وەڵامی داواکان مەیتەوە یا رب. هەیئەت و سوورەتێکی نایابە پێبەخشیوە. چ کاتێ لە عمرم بخوازم هەتا فریای شکرێ بکەوم یا رب. بێشمار حەمد و سەنا بۆ ذاتی گەورە و متعالیت یا رب. ئیحسانت بۆ باقی عمرم بەردەوام و بەرەکەتدار بکە. مەحرومم مەکە لە فەزڵ و چاکەی بێ کۆتاییت، مەحرومم مەکە یا رب. یا ربی خوایە ئەگەر من پێنەزانیش بم، چاکەی تۆ هەر لەسەر من کۆتایی نایە. حەمد بۆ تۆ کەچی ئەم هەل من مەزیدەی من داوای زیاتری شەکات، بەلای چاکەیە بیخە یا رب.
یا ربی دڵێکی خاشع و گەردن کەچم پێ بدا، دڵنیاییەکی ڕاستگۆیانە، دڵ و زوبانێکی زاکر و شاکر، ڕزقێکی فراوان، زانستێکی بەسوود، مناڵی ساڵح، تەمەنی بەبەرەکەت، کرداری دۆستەکانت، ڕزقی پاک و حەڵاڵ، عاقبەت خێری و کۆتایی شیر پاکان، هەموو خێرێک یا رب بە من و هەموو ئازیزانە بدە کە ئێستا لەم مناجات و پارانەوەیە بەشدارن یا رب. بەشمان بدە لە خەزێنەی پڕمەرحەمەتی تۆ کەم ناکە ئەگەر بەشمان بدەی، بەشمان بدە ئیلاهی یا ربی. لە تووڕەییت بێباک نەبم یا رب، تەریکی زیکر و بێئەدەبی مەقامی تۆ و بێئومێد لە مەرحەمەتی تۆ نەبم، هەرگیز نەبم بەو جۆرە بوونە، چونکە ئەوە نەبوونە یا رب. بوونێکم پێ بدە کە ناسینی تۆ بێ یا رب. لە خۆتم دوور مەخەرەوە، بمپارێزە لە تووڕەیی و غەزەبت، لە خۆتم مەکە یا رب. لە تیاچوون ڕزگارم بکە یا ربی، بەرزم بکەرەوە، بەون بوون لە ناو خەڵکا بەرزم بکەرەوە، بە بێناوی و ونکردنی ناو بەرزم بکەرەوە، بە بێ شۆرەتی و بە بێ دنیایی بەرزم بکەرەوە، لە دنیام بخەو بم بەرە ئاخیرەتی خۆت یا رب. یا ربی بە شۆرەت سەرشۆڕم نەکەی، بە کورسی و دەسەڵات و حەزی دنیا سەرشۆڕم نەکەی، ڕەحمم پێ بکە و سزام مەدە، دام پۆشە و سەترم بکە. یا من يمسك السماء أن تقع على الأرض إلا بإذنه، يا من أمره إذا أراد شيئا أن يقول له كن فيكون. فسبحان الذي بيده ملكوت كل شيء وإليه ترجعون. فسبحان الذي بيده ملكوت كل شيء وإليه ترجعون. هدايات كليلي گەنجینەی بێکۆتاییە، تەوبەی نەسوحم پێ بدە. با تەوبەی نەسوح بکەین ئازیزانم، خۆتان مەخەنە دوایینی تەوبەکاران، ڕەنگە فرسەتی دوایینمان نەبێ و لە هۆردووی مردووانە بین و دەستی بەتاڵمان دادمان نادا. کە تەوبەت کرد با زاهیر و باتینی بێت، دەر و ناوت هاواری پەشیمانی بگاتە عەرش و لە فرش ئاکارت بۆ دروست بکات. تەوبەت دڵی دەوڵەتێکی تۆکمەیە، تەوبە بکەن، بەرگی تاوان فڕێ بدەن، نایابترینی تەوبە بپۆشن، شەرم لە خوا بکەین و ڕجای ڕێی وەرگیرانمان هەبێت. تکا بکەین کە خوای گەورە هیدایەتمان بە، ڕووی گەڕانەوەمان پێ بدات، ڕوویەکمان پێ بدات کە خوای گەورە ڕوومان تێ بکات. الذي خلقني فهو يهدين. هدايتمان با، هدايتمان با بۆ ڕێ حەق و ناسینی تۆ یا رب. هدايتمان با سەرگەردان بین یا ربی، عاقبەت خێرمان کە. اللهم آمين آمين يا مجيب السائلين.